بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. پشتیوان بەخوای گەورە دەچینە خزمەت شەرحکردن و ڕاوەکردنی ئەم کتابە کە ئیمامی ئاجوڕی ڕەحمەتی خوای لێبێ باسی کۆمەڵێک ئادابمان بۆ دەکات، کۆمەڵی ڕەوشتی جوان، کۆمەڵی سیفەتی جوان بۆ ئەو کەسانی کە قورئان لەبەر دەکەن، بۆ ئەو کەسانی کە ئەهلی قورئانن، دەیانێت قورئان حیفظکەن، دەیانەوێت قورئان لەبەرکەن، دەیانەوێت قورئان بخوێنن، کۆمەڵی ئەخلاق و ڕەوشتی جوان هەیە. ئەبێ پشتیوان بەخوا لە خۆمانە ئەو ڕەوشت و ئەخلاقە جوانانە بەدی بکەین و خەڵکیش ئەو ڕەوشت و ئەخلاقە جوانانە لە ئێمەدا ببینێت. بۆ ئەو قورئانە کە فەرمایشتی خوای گەورەیە بتوانین بە خەڵکی ڕابگەێنین، چونکە ڕەوشت و ئەخلاق زۆر گرنگە کە ئینسان سیفەتی جوانی تیابێت، ڕەوشت و ئەخلاقی بەرز بێ. دەفەرمێت باب فضل حملة القرآن. ئەم بابە ئەم چەند حەدیثە کورتە کە باسی دەکەین باسی فەزلی ئەو کەسانە دەکات. لای خوا چی فەزلێکیانی ئەو کەسانە؟ ئایا ئەو کەسانە چ ڕێزێکیان هەیە لای خوای گەورە کە قورئان هەڵدەگرن واتە لەبەری دەکەن، کەم بێ یا زۆر؟ ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم فەرمووی لله من الناس أهلون، یعنی خوای گەورە کەسانێک هەیە ئەو کەسانە یعنی لە خوای گەورە زۆر نزیکن، ئەو کەسانە ئەهلی تەقوان، ئەهلی ئیمانن، ئەو کەسانە بەلای خوای پەروەردگارەوە زۆر بەڕێز و گەورەن. بۆیە هەر کەسێک لە ئێمە هەڵدەین لەو کەسانە بی پشتیوان بە خوای گەورە. بەڵام لەناو خەڵکیە خوای گەورە ئەم کۆمەڵی تایبەت کردووە بۆی کە زیاتر خۆشیانی دەوێ، زیاتر ناز و نیعمەتی خۆی ڕژاندۆ بەسەریانە، چونکە وەکو لە حەدیثێک هاتووە بە مەرفوعی بە موقوفی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعودی شەو ڕەزای خوای لێبێ هەردوو ڕیوایەتەک هاتووە. ئەفەرمێ خوای گەورە دنیا ئەدا بە کەسێک ماڵ و سەروەت و سامان بە کەسێک کە خۆشی بوێ و بە کەسێکیش کە خۆشی نەوێت. إن الله يعطي الدنيا من يحب ومن لا يحب ولا يعطي الإيمان إلا من أحب. بەڵام ئیمان بە هیچ کەسێک نادا ئیلا کەسێک نەبێ خوای گەورە خۆشی بوێت. خوای گەورەش کۆمەڵە کەسێکە لە ناو خەڵکیە ئەو کەسانە لە خوای گەورە زۆر نزیکن، خۆشەویستی خوای پەروەردگار، ئەوانە ئەهلی خوان. واتە چۆن؟ واتە خوای گەورە وەکو تەشریفێکم ئەهلە ئەوان بەڕێزن بەلای خوای پەروەردگارەوە. قیل من هم یا رسول الله صلی الله عليه و آله وسلم. هاوڵان ڕەزای خوای نەبێ فەرموویان ئەو کەسانە کێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەوەندە لای خوای پەروەردگار بەڕێزن، ئەهلی خوان، واتە لە خوا زۆر نزیکن، خۆشەویستی خوای پەروەردگارن. ئەو کەسانە کێن ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم هەتا بۆمان پێناسە بکەی بیان ناسین. قال أهل القرآن، فەرمی ئەو کەسانی کە لە خوای گەورە زۆر نزیکن، زۆر بەڕێزن، زۆر خۆشەویستن، ئەو کەسانن کە ئەهلی قورئانن. ئەهلی قورئان هم أهل الله وخاصته. ئەو کەسانە ئەهلی خوان، وتمان ئەم ئیضافە پێڵن ئیضافەی تەشریف، واتە ئەوانە لای خوا زۆر بەڕێزن. بە جۆرێک لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لە ساحەی مەحشەردا دەفەرمێ ئەینە جیرانی ئەینە جیرانی، دەفەرمێ لە ساحەی مەحشەردا خوای گەورە دەفەرمێ کوا دراوسێکانم، کوا جیرانەکانم. مەلایکە دەفەرمون سەلامی خوایان لەسەر بێ، خوای یان چ کەسێک حەدی هەیە دراوسەی تۆ بێت، بە دراوسێ ناوی ببرێت؟ خوای گەورە دەفەرمێ ئەینە عومار المەساجدی، کوان ئەو کەسانی کە لە دنیا مزگەوتیان ئاوەدان کردەوە بە نوێژ و عیبادەت و خواپەرستی، ئەوانە دراوسەی منن. ئەمە پێڵن
وەکو تەشریف و ڕێزێک وایە کە خوای پەروەردگار ئەهلی مزگەوت بە دراوسەی خۆی ناو دەبێت. ئەمش ئەهلی خوای پەروەردگارن، واتە زۆر لە خوا نزیکی ئەگەر ئەهلی قورئان بی و خاصەته ئەوانە تایبەتن لای خوای پەروەردگار، ئەوانەی کە ئەهلی قورئانن. بەڵام وەرە ئایا ئەم حەدیسە بزانین شمولی کێمان دەکە؟ کی ئەهلی خوایە؟ ئەهلی قورئان. بەڵام ئایا ئەمڕۆ خەڵک ئەهلی قورئانە؟ ناوەڵڵا زۆربەی خەڵکی نەخێر، حتا بە ئیمام و خەتیبەکانیشەوە، حتا بەوانەش کە قورئان دەخوێنن. گەورەترین بەڵگە ئەوەیە دەبینیت گەنجێک، پیاوێکی بەتەمەن، پیاوێکی کامڵ 15 ساڵە 20-30 ساڵە قورئانی ختم کردووە، بەڵام ئێستش جوزی قورئانی لەبەر نییە. ئەمە کە ئەهلی قورئانە. ئیمامێکە 15-20 ساڵ 30 ساڵە پێشنێژیەکان لە جوز عەمە دەرنەچوە، یاخود چەند ئاەتێک لە کۆتایی سوورەتەکان لەبەر و تەواو هەر ئەوەیە. فەقیرە تەراویحێکی پێ ناکرێ، 1 شەو 4 شەو تەراویحی پێ ناکرێ بەبێ قورئانەکە، ئەبێ قورئانەکە لە پێشیوە بێ. ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە ئەو خەڵکە، ئەو کەسانش کە خوتبە ئەدەن یاخود ئیمامەتیەکەن یا ئەهلی قورئان خوتبەشیان نییە، هەیە خۆ ئیمام و خەتیبش نییە و خوتبەی نییە، بەڵام تەمەنێکە قورئانی ختم کردووە، قورئان باش دەزانێ، بەڵام تەماشاکی ئیهمالە. یعنی ئیمام و خەتیبێک نەیتوانیوە 10 ساڵە خوتبە ئەتا نەیتوانێ بەم 10 ساڵە هەر ساڵی جوزئێ قورئان بەرکە، نەیتوانێت 2 ساڵ جوزئێ قورئان بەرکە، کاتەمە ئەهلی قورئان نییە، ئیهمالە. ئەو کەسێکی ئیهمالە، هەر کەسێک ئیتر بە هەر لە هەر مەرحەلەیەکا بێت. ئەهلی قورئان ئەهلێکن تایبەتن لای خوای گەورە، زۆر ڕێز و حورمەتیان هەیە، بەڵام ئەوانەی کە خەریکی قورئان خوێندنن. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ دەفەرمێ، عوسمانی کوڕی عەفان ئەفەرمێ شەرم لە خوا دەکەم ئەگەر ڕۆژێک قورئانی تێدا نەخوێنم، ڕۆژێک قورئان نەخوێنم لەو ڕۆژەدا شەرم لە خوا دەکەم. بەڵام ئەمڕۆ چەند کەسمان جوزێ 2 جوز قورئانمان خوێناوە، 4مان خوێناوە. ئەهلی قورئان کەسانێکی تایبەتن لای خوا، بەڵام ئەهلی قورئان ئەوەیە کە دڵخۆشە بە قورئانەکەی، حەزەکە قورئان بخوێنێت، مرتاحە ئەو کاتێک کە لە خزمەتی قورئانی پیرۆزایە، دڵخۆشە. بەڵام ئەمڕۆ کابرا دەبینیت فەقیرە تەراویحێکی پێ ناکرێ، هەفتەیە ناتوانێت نوێژە جەهرەکان بکا بەبێ قورئانەکە، ئەوێ قورئانەکە لە پێشیوە بێت. ئەمە بەڵگەی لەسەرەوەی ئەو ئینسانە ئیهمالە، و بەڕاستی ئەگەر ئەهلی قورئان بوایە ئەوەندەی لەبەر بوو کە پێشنوێژەکانی پێ بکات، ئەوە خەمساردی ئەگەێنێت. ئەو کەسە بەڵگەی لەسەرەوەی کە خەمساردە بەرامبەر بە قورئانی پیرۆز، ئەگینە ئەبوایە هەر ساڵێ 2 ساڵ 3 ساڵ جوزی قورئانی بەرکەدایە. بەوەی ئینشاءڵڵا ئەم حەدیثانەکە دەیخوێنین بۆ ئەوەیە کە ئێمە بە خۆماندا بچینەوە، خەمساردیمان تایە بە خۆماندا بچینەوە. وەڵڵای خۆشترین ژیان ئەو کاتەیە کە ئینسان فەرمایشتی خوا لە سینگی دابێ بیخوێنێتەوە. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم؟ ئەفەرمێ ئەگەر قورئان لە پێستێکا کۆ بکرێتەوە، کۆمەڵی حەدیثی صحیح، فەرمودەی صحیح، ئەگەر قورئان لە پێستێکا کۆ بکرێتەوە، زانان دەفەرمون مەبەست پێی جسمی حافظ قورئانە، لاشەی حافظ قورئان، ئەوەی کە قورئانە بەرکە. واتە هەر لاشەیەک قورئانی تیا کۆ بێتەوە، خوای گەورە حرامی کردووە لەسەر جەهەنم ئەو لاشەیە بسووتێنێ، و ئەفەرمی ئەگەر بیخەیتە ناو جەهەنمیشەوە ناسووتێت، چونکە خوا حرامی کردووە لەسەر ئاگر لاشەی فڵان کەس کە قورئانی لەبەرە مەیسووتێنە. تەواو، ئەمە فەزڵی خوایە. بەڵام ئێمە تا چەندێک ئەڵێن لە جەهەنم ئەترسین، ترسی جەهەنممان هەیە، بەڵام چەندێکمان هەوڵمان داوە قورئان لەبەرکەین بووی ببێتە هۆکارێک بۆ ڕزگاربوونمان لە ئاگری دۆزەخ، پشتیوان بەخوا. بۆ ئینشاءڵڵا بە ئەهلی قورئان بین، بەڵکو ئەو کاتە ئەهلی خوا بین، لە خوا زۆر نزیک بین، زۆر نیعمەتە گەورەیە. ڕۆژێکیان پیاوێک دانیشتبوو لە خزمەتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعوودە ڕەزای خوای لێبێت. فەرمووی هەندێک کەسی لوتۆزە لوتی بەرزە یا زۆر لە خۆی باییە، فەرمووی وەڵای من حەز دەکەم
مقربين بم واتە ئەو کەسانە بم کە لە خوا زۆر نزیکن. پێم ئەوم پێ خۆشترە لەوەی کە لەو کەسانە من کە نامەکانیان بەدەستی ڕاستیان وەرئەگرن، هەردوویان بەهەشتین، بەڵام مقرب لە ئەصحاب اليمین لە پێشترە. مقربین لە قورئانە باس کراوە، خوا لەو کەسانەمان بگێڕێ، و ئەصحاب اليمینی شەیەوانەی کە نامەکانیان بەدەستی ڕاستیان وەرەگرن بۆ بەهەشت دەڕۆن، بەڵام مقربین جیاوازترن. وتی پێم خۆشە مقربین بم نەک ئەصحاب اليمین، نەک ئەوانەی کە نامەکانیان بەدەستی ڕاستیان وەردەگرن. ئەش فەرمووی لێرەدا پیاوێک هەیە دانیشتووە مەبەستی خۆی بوو، ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضای خوای لێ بێت. فەرمووی لێرە پیاوێک دانیشتووە بەخوا پێی خۆشە کە مرد زینوو نەبێتەوە، بەخوا ئەوەی پێی خۆشە، لەبەرچی لەبەر قیامەت، لەبەر محاسبەی خوا، یان ئینسانی ئەوەندە لە خۆی بایی بێت وەڵام من پێم خۆشە بمرم زیندوو نەبمەوە، چونکە ترسی قەبر و قیامەتم هەیە. بەخوا پیاوێک دانیشتووە ئەوە ئاواتەکەیەتی، دوای مردنی زیندوو نەبێتەوە، وەڵام هە زیندوو دەبێتەوە، تۆش دەڵێ ئەوم ناوێ ئەوم دەوێ. فإن شاء الله أهل القرآن بين پشتیوان بەخوا ئەو کاتە دەیبینەوە لە دنیا و لە قیامەت. حدیثی دووەم فەرمودەی دووەم ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێ دەفەرمێ لە پێغەمبەری خوا دەیگێڕێتەوە صلی الله عليه وسلم کە فەرمووی يقال لصاحب القرآن، ئەوانەی کە خاوەنی قورئانە، صاحب واتە چۆن ئینسان لەگەڵ کەسێکە هاوڕێیە لەگەڵ یایەتی، صاحب القورآن ئەوەیە، یعنی لەگەڵ قورئانە ئەژی، قورئان لە سنگیدایە، قورئان لەسەر زمانێتی، حەزەکە قورئان بەردەوام بخوێنێتەوە. يقال لصاحب القرآن، لروايتك فهمي صحيح، يقال لصاحب القرآن إذا دخل الجنة، أو إيش رواية صحيحة، لصاحب القرآن إذا دخل الجنة، أو إيش الرواية الصحيحة، للرجي قيامتها أو كسد وتريك أهل قرآن أو هاوري قرآن كاتك أروات بهشتوا بيتشي بيدوتريه كواتا قرآن هو كاريك بوشونا بهشتي إيما أقربي خويدينوا، وهو كاريك وحديث باسم كر هو كاريك بورز قاربون ما لعاقري دوزخ بوكا سد وتيكا شوتا بهشتوا اقرأ أي فلان كس بخوينا وارتقي لبلكاني بهشتا برز براو ورتل قرآن بخوينا كما كنت ترتل في الدنيا، هذا شلون الدنيا دا قرآن الدخوينا استيش قرآن بخوينا يا كم شتي بيدري بخوينا دوم بيدوتري وارتقي واتبرز براوا بلا لبهشت درد طبعا بيقمان بهشت خاي قرب نصيب مانيكا بلا كما كنت ترتل في الدنيا، هذا كشون لدنيا قرآن تخوينا أهل قرآن بوي إيسش قرآن بخوينا وآية بآية لبهشتا بلت درجة برز دبيتو، فإن منزلتك شنك بلوباي تو لبهشتا عند آخر آية تقرأها، آخر آية تو شن يكد لبرب ولا دنيا آية بآية بلو درجة لبهشتا برز بيتوا، آخر آية كلبرتا خوينات بلا كد لبهشتا دوستي كوتا بلا كما حديث زور هاتو لسر أما بلغن لسر أوي كلا روجي قيامتا يكيك له كاركاني برز بونوي بلو بايو لبهشتا قرآني بيروزا أجر 50 آية بزاني 50 بلا برز بيتوا صد بلا 1000 آية لبرد به 1000 بلا برز بيتوا هموي لبر به أو كاتتو بلا كتشنا 1000 بلا برز بيتوا لبهشتا عند آخر آية كواتا همو آياتك بلت برزكاتو كيف يخوش بلكاني بهشتي برز بيه جالو خوشتري لروجي قيامة على بهشت هذا أنجا بيشت بوت لي دي بلا برز بروا بخوينو برز بروا أمش أنا زيكي زور قوري بو أهلي قرآن بلام أبي صاحب القرآن بي ما يجاري نيخويني رمضان برمضان أول شمولي وانا ناكت چونك أهلي
قورآن نییە ئەهلی قورآنەوەیە صاحب القورآن بێ هاوڕێی قورآن بێ بەردەوام لە خزمەتی قورآنی پیرۆزدا بێت دڵی پێ بکرێتەوە هەروەکو چۆن کەسێک هاوڕێیەکی هەیە لە ماڵەوە لە دەرەوە بەردەوام لەگەڵیدایە لی جیا نابێتەوە حەزەکە بەردەوام لەگەڵی دابێ هەندێک جاریش ئەگەر لێ جیا بێتە دووبارە دێتەوە بۆ لای ئەو کەسە خوای پەروەردگار پلەپایی لە بەهەشتا بەرز دەکاتەوە کەواتە هەتا ئاەتێک زیاتر بزانی پشتیوان بەخوا پلەکانی بەهەشتت بەرزتر و بڵندتر دەبێت کەواتە قورئان بخوێنە بۆ ئەوەی لە بەهەشتا بیت بۆ ئەوەی لە بەهەشتا خوا ڕێزت لێ بگرێ خوایەک بە گەوری و عەظەمەتی خۆی پلەپایەکانی بەهەشتت بەرز دەکاتەوە کەواتە ئاەتەکانی قورئانی پیرۆز هۆکارێکە بۆ چوونە بەهەشت و بەرزبوونەوەی پلەپایی ئێمە لە بەهەشتە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێ تەعەلەموا القورئانە قورئانی پیرۆز فێر بن خۆتان شارەزاکەنی وەتلوه بیشی خوێندنەوە فإنكم تؤجرون به ئێوە ئەجر و پاداشتی لەسەر وەردەگرن ئەم ڕیوایەتە لە پێغەمبەری خواشەوە صلی الله عليه وسلم ڕیوایەت کراوە بە مەرفوعی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەمشی ڕیوایەتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود هێنا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ إن بكل اسم منه عشرا بهمو ناويك لناوكاني قرآن دي خوينيتوا دخير دسكوي أما إني لا أقول به ألف لام ميم عشر من نعلم ألف لام ميم دخير اسم بس لا شيء يعني حرف بكل اسم يعني بكل حرف أما إني لا أقول بألف لام ميم عشر ولكن بالألف عشر وباللام عشر وبالميم عشر من نعلم ألف لام ميم ألف لام را بونمنا دخير دستكوي ألف دخير لام دخير ميم دخير أما سي خير كواتا بيخوينو بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم من نعلم كاتك تودلي ألف لام ميم دخير دسكوي بلكو سي خير دسكويت كواتا إن شاء الله بقى جمال القرآني بيروز به قرآني بيروز بخوانين وبشتيوان بخوابو أوي كبأهل قرآن قبول كرين بيغمري خواه صلى الله عليه وسلم كان حديث يترمان بوباز دكا درباري فضل قرآن حزم كرباسي كم يكن بيغمري خواه صلى الله عليه وسلم دفرمي من أخذ السبع الأولى من القرآن فهو حبر هر كسيك حوت سورتكي سرتاي قرآن لبركات بقرة آل عمران نساء مائدة أنعام أعراف أنفال هندي قلن توبشي لقلاية بابلين هتا توبة لبركة ده جزء اشتياكات في غمري خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيك أو حوت سورة لبركة كتقريبا نزيكي ده جزء اشتياكا أو كس عالم فهو حبر يعني فهو عالم بيت خوشها خواي قورا بعالم قبولك لبركة قرآني بيروز لبركة بتعيبتي أو كان سورة لبركة هتاكو توبة إن شاء الله أنفال وتوبة بوي إن شاء الله لروشي قيامتها خواي قورا بعالم زانات حسابك چونك خواي قورا فرمية بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم قرآني بيروز چەند ئاەتێکە ئاەتێکی پیرۆزە لە سنگی کێدایە لە دڵی کێدایە لە دڵی خاوەن عیلمەکاندایە کەواتە ئەو دڵی عیلمی تایە ئەو دڵێکە قورئانی تایە والذين أوتوا العلم درجات ئەوەشی خاوەنی عیلم بێ و ئەهلی عیلم بێ کۆمەڵێک پلەپایی لە بەهەشتا بۆ هەیە کەواتە قورئان لەبەرکە بۆی ئەهلی عیلم بیت بۆی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە پلەپایەت لە بەهەشتا بەرز کاتەوە كواتا قرآن علمه للسنجي أهل علمه بلا مكسي قرآني لبرنامج بخوا محروم بخوا لخيرك الزور جورا محرومة شون كبرا شيرين كسك لأيما كاتك قرآن لبردك أو عندك لبريتي إتر ربعك نيوية سيك شواريك تشانيك
کاتێ تەماشا دەکەی ئەوەی کە لەبەرتە زۆر ئاسان دەیخوێنیتەوە ماشەڵڵا نازانی هەر کاتێک دەزانی ڕۆژێکا لە شەو ڕۆژێکە 5 جوز 10 جوز قورآن بخوێنە بەڵام ئەگەر لەسەر قورآنەکە بیخوێنی لەوانە جوزە بخوێنی ماندوو بیتەوە هیلاکەبی بەڵام ئەمەی لەبەرتە بەڵام ئەو لەبەری کە باسمان کرد لە کۆتایە دەڵێم چەند جۆرێکمانەیە لە دەربارەی بۆ نمونە هەمومان بەقەرەمان لەبەرە مراجعەکانمان چۆن نییە هەندێکمان مراجعە دەکەینەوە سوورەتی بەقەرە ئەمە مراجعەکەمە ئەمە مراجعە نیە ئەمە قیراءەیە ئەمە هیچ ئەمە بەقەرەی لەبەر نییە هیچ جۆرێکی تر مۆبایلەکەی پێیە هەر جارێ لاپەڕەکە دوو سێ جا سەیرەکە لە دوو لاپەڕ و جارێک تەماشایەکە ئەمیش لەبەری نییە ئەمە مراجعە نییە ئەوەی مراجعە نە قورئانم پێیە نە مۆبایلیش نایخەمە سەری بەقەرە ئەخوێنم لەم سەر بۆ سەر بە چاوی نەقاوە بە چاوی داخراوە لە ژوورێکی تاریکە ئەخوێنم ئەوە لەبەرمە بەڵام ئەگەر تۆ هەر لە سوورەتێکی وەک بەقەرە غەڵەتیە بکەی باسی پێشنوێژ کە پێشنوێژی تۆ قورسترە مراجعەی پێشنوێژی تۆزێ قورسی تایە بەڵام کاتێک کە تۆ بە خۆ دانیشتە پێشنوێژی ناکەی ئەگەر هاتوو حتاکو کەهفیش 5 غەڵەت 7 غەڵەتە کرد تۆ خەلەلی گەورەتیایە نەک لە جوزئێ غەڵەتیە ئەگەر تۆ لە جوزئێکا غەڵەتێ بکەی ماڵوێرانیە چونکە زۆرە لەسەرت ئەو دانای بێتە دوانووسیان و بەرەکەتی تێکەوێ بۆیە ئینشاءڵڵا ئەو کەسێک کە ئەوێ قورئان لەبەرکە دەبێ خۆی ماندوو کات من بەقەرەم جارە لەبەر نەکردەوە چیم داوە لە ئالی عیمران جارێ با لەبەری کەم بیخوێم و ئالی عیمران بەڵام لەبەری نەکەم چونکە من جارە لە بەقەرە سەرکەوتوو نەبوومە نابێ هەر بیخوێنم و جێی بێڵم هەوڵدەن ئینشاءڵڵا کاتێک کە قورئان لەبەر دەکەن ئەوەندە لەبەرکەن کە مراجعەی بکەنەوە مراجعە مهمترین شتە 195 ئەگەر زیاتر یا کەمتر گرنگترین شت مراجعە حیفظ مهم نییە حیفظ ئاسانە حەزەکەی بەقەرە لەبەرکە 2000 جار بیخوێنەوە دوای 2 مانگ وازی بزان چی بەسەراتێ 2 مانگ وازی بێنە بۆیە کەسی وایە کاکە قورئان لەبەرکە 50 جار 100 جار و ئاەتە بڵێرەوە نا 50 جاری ناوێ 100 جاری ناوێ بۆیە هەر ئێمە کۆمەڵێک کەسین هەر کەسێکمان مێشک و دڵمان بە جۆرێکە بۆ حیفظ لەبەرەوە تۆ نابێ قیاسی کەسێ بکەیت تەشبیه خۆت بشوێنی بە کەسێک ئێستا لەوانەیە زۆرێک لە ئێوە بڵێن باشترین کات بۆ قورئان خوێندن دوای نوێژیبانی بەڵام لای من خراپترین کات بۆم بخۆ خودی خۆ مەڵێم بەڵام هەیە نوێژیبانی دوای نوێژیبانی مێشکی ساڵ بە حەزەکەشت خوێنێ لەوانەیە من نیوەڕۆ بەلامە باش بێت تۆ عەسر ئەوەکەی تر مەغریب ئەوەکەی تر عیشا ئەوەکەی تر 12 شەو کەواتە تۆ نابێ قیاسی خۆت بکەی سەری چاو لە کەسێ بکەی کەسێک کتابێک شتێکی پێوتی کاکە من وا لەبەرێکم دەیگەم کتاب دابنێ بەڵام خراپترین کات بۆ دوای نوێژیبانی بۆ حیفزی قورئان بەڵام لەوانەیە لا ئێوەڵێن نەخێوان نییە لای من باشترین کات کەواتە تۆ ناتوانێت قیاسی عقلی خۆت کەی سەر قیاسی خەڵک یا حیفزی خۆت هەر کەسە و خۆی دەزانی خۆی دەناسێ چی کاتێ باشە بووی بۆیە لەسەر بەرنامەی خۆت بڕۆ پشتیوان بەخوا ئینشاءڵڵا لە وتارەکانی داهاتووە زیاتر گرنگی بە ئەم مەسەلانە دەدەین ئینشاءڵڵا ئاگاتان لە قورئان بێ ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد ئەوەی ئینشاءڵڵا قورئانی پیرۆز هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێمە بۆ بەرزبوونەوەی پلۆپایی بەهەشتی ئێمە هۆکارێکە بۆی پشتیوان بەخوا لە ئاگری دۆزەخ ڕزگارمان بێ و خوای گەورە بە ئەهلی عیلم و عالم ناومان بەرێ و ئینشاءڵڵا بە هەموو پیتێک لە پیتەکانی قورئانی پیرۆز ئێمە ئەجر و پاداش وەرەگرین هیوادارم ئینشاءڵڵا لەمولا ئەو خەمساردەی کە هەمان بۆ لە بەرامبەر قورئانی پیرۆزە کە ئەهلی قورئان و صاحبی قورئان نەبووینە کەم یا زۆر ئەو کەسانەمان با بە خۆمان دابچینەوە و ئینشاءڵڵا قورئان هەموو کاتێک لەسەر دڵمان بێت هەموو کاتی بیخوێنین و دڵخۆش بین پێی ئەو کاتە ئینشاءڵڵا لە دنیا و قیامەت بەختەوەر دەبین دڵخۆش دەبین خوای گیان یارمەتیمان بدەی بە ئەهلی قورئانمان قبول کەی خوای گیان و کەسانەمان بگێڕی کە لە ڕۆژی قیامەتە لە ئاگری دۆزەخ ڕزگاریان دەکەی بە ئیخلاسەوە خوای گیان وامان لە پێی قورئان بخوێنینەوە و لەبەری کەین و هۆکارێک بێ بۆ بەرزبوونەوەی پلەپایەکانی بەهەشتمان آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خاف هذا شيء